بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەفرین تایبەتەوە ئەم کاتتان باش سڵاوی بەرخودانی ئەفرینتان لێبێ لە بەرنامەی ئەم شەوماندا دوایین سەرکەوتن و پێژاتەکان هەروە گۆڕانکاریە خێراکان لە ئاستی ئەفریندا ڕاوە دەکەین بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کۆمەڵگەی ئازاد و دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار لەگەڵماندا دەبێ هەروە لە ڕێگەی سکایپ و تەلەفۆنیشەوە ئەگەر گرفتێک نێتە پێشەوە بەڕێزان جەبار ئەمین پەرلەمانتاری سوید دەروە دکتۆر خالد ئەیسا نوێنەری خۆسەری دیموکراتی ڕۆژاوای کوردستان لە پاریسی فەڕەنساوە لەگەڵماندا بەشدار دەبێت. بەڵێ بینەرانی بەڕێز وەکو ئێوە ژاگادارن هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە ئەوە نزیکەی سێ هەفتەیە لە بەرخودانێکی بەشکۆدان ئەمڕۆژ قەسەدە ئاماری 19مین ڕۆژی بەرخودانی سەردەم و شەڕ و پێکدانەکانی ئاشکرا کرد و ڕایگەاندووە نزیکەی سێ هەفتەیە ئەرتەشی تورک و چەتەکانی لە زەمین و ئاسمانەوە زۆر هۆڤانە بۆردومانی مەدەنیەکان دەکەن کۆمەڵکوژیان دەکەن بەڵام لە بەرامبەر هەموو ئەمانەدا شەڕوانانی یەپەگە و یەپەژە و قەسەدە بەرخودانێکی مێژوویی بێوێنە لە بەرامبەریاندا ئەنجام دەدەن. ناوەندی ڕاگەیاندون و چاپەمەنی قەسەدا ڕێگەیان سەردەبیانی ئەمڕۆ تۆپخانەکانی ئەرتەشی تورکی داگیرکەر گوندی مەیدانیکیان بردومان کردو و بەو هۆیەوە زیانێکی زۆر بەر هەوڵاتیانی مەدەنی کەوتووە. لە هەمان دەڤەر هێزەکانی داگیرکەر هێرشیان کردۆتە سەر پاڵاوگەی ئاوی ئەفرین. شەڕوانانی قەسەدا لە دەوروبەری گوندی حەمامێ ئۆتۆمبیلێکی سەربازی ئەرتەشی تورکیان کردۆتە ئامانجوو. لە ئەکامدا ئۆتۆمبیلەکەیان تەقاندۆتەوە و دوای نیوەڕۆکەشی لە هەمان ناوچە بە چەشی گران مۆڵگەیەکی داگیرکەرانیان کردۆتە ئامانجوو لە ناویان بردووە. لە لایەکی ترەوە سەرباز و تیمە تایبەتیەکانی ئەرتەشی تورک و چەتەکانی لە بەرامبەر بەرخۆدانی شەڕوانان بێ چارەماون سەرجەم هێرشەکانیان شکستیان پێهێنراوە. دەیانەوێت شکستەکانیان بە هەوڵاتیانی مەدەنی و شوێنەوارەکان پەردەپۆش بکەن. لەو چوارچێوەیەشدا هێرشیان کردۆتە سەر گۆڕستانی شەهید سەیدۆ. لەبەرەی ڕاجۆش سەردەبیانی ئەمڕۆ ئەرتەشی تورک و چەتەکانی ئەلقاعیدەی هاوکاری ئەردۆغان گوندەکانی ناوچەکەیان بردومان کردووە. لە هێرشەکانیاندا سێ گول لە تۆپیان ئاراستەی گوندی موساکا کردووە. بەو هۆیەوە زیانێکی زۆر بەر ماڵی گوندنشینان کەوتووە. لە لایەکی تریشەوە لە گوندی بالیکا هێزەکانی داگیرکەر هەوڵیاندا پێشڕەوی بکەن بەڵام ڕووبەڕووی بەرپەرچی توندی شەڕوانان بوونەتەوە. لە ئەکامدا ژمارە یەک چەتە و سەربازی ئەرتەشی تورک کوژرا و بریندار بوون. لە بەرەی شێراواش ئەرتەشی تورک بێ سەروبەر گوندەکانی باسۆفان و برجێوە حەیدەری بردومان کرد. لەوێژ لە ئەکەمدا زەرەر و زیانێکی زۆر بەرماڵی هەوڵاتیانی دەبەرەکە کەوتووە. لە بەرەی بلبلێ دوای بەرخۆدانی شەڕوانانی قەسەدا کە گورزی کەمەرشکێن لە تیمە تایبەت و سەرباز و چەتەکانی تورک دەوەشێن و ئەرتەشی تورک گوندی شێزئۆیی بردومان کردووە. ئەوەش لە کاتێکدایە بە هێزەکانی داگیرکەر بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن دەربازی گوندەکە ببن بەڵام ڕووبەڕووی بەرخۆدانی شەڕوانان دەبنەوە. دوای نیوەڕۆی ئەمڕۆژ شەڕوانان دوای شەڕێکی دژوار گوندی تۆبالایان لە سەرباز و چەتەکانی ئەرتەشی تورک پاک کردەوە. هەروەها بەرەبەیانی ئەمڕۆژ گوندی باغچە لە هەمووان دەبەر لە چەتە و سەربازانی تورک پاک کرایەوە. لە بەرەی گوردی گوریش شەڕوانان چالاکیێکی بە کاریگەریان ئەنجامدا و لە ئاکامدا لانی کەم 5 چەتەی ئەرتەشی تورک کوژراون. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش لێرە لە ستۆدیۆ بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدیمان لەگەڵدای ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆدار لەگەڵ بەڕێزیاندا تاوتوێ و دۆخە دەکەین کە ئێستا لە ئەفرینەیە و هەروە دەراویشتەکانیش هەم لە ناو هەم لە دەروی وڵات ڕاوە دەکەین. بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی زۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ هاوکاران کە ئەو بەرنامەی بەڕێوە دەبن و زۆریشم سڵاو هەیە بۆ
تەماشاچیانی تەلەڤیزیۆنی ستێک تێوی. سوپاست دەکەین. لە سێ هەفتەی بەرخودان نزیک بووینەوە. سێ ڕۆژەکە کە ئەردوغان دەیانوت هەری زۆر سێ ڕۆژەکە بوو بە سێ هەفتە. دەمەوێت هێماکان ڕەمز ئەمەی کە ئەم سەرکەوتنەی لێکەوتوتەوە بەڕای بەڕێزت چین مرۆ لەکوێوە دەتوانێت دەستنیشانیان بکە کە ئەم سێ هەفتە سەرکەوتووەی بەدوادا هاتووە. دەزانێت لە ئەساسدا کوبانی و ئەفرین بەرهەمی ئەو شۆڕشان کە لە ڕۆژاوا دەستی پێ کردەوە. ئەوە بەرهەمی ئەو شۆڕشەیە، شۆڕشەکەش بەرهەمی چێ؟ بەرهەمی ئەو عەقڵیەت و ئەو فەلسەفە و ئەو ئیدۆلۆژیەیە کە ئەو شۆڕشەی بەڕێوە دەبا. دەبێت ئاوا بۆی بگەڕێنەوە بۆ دوایە. شتێکی وەک کوبانی یا وەک ئەفرینێ دە تاریخی دەمێژووی ئەو 100 ساڵی دوایی نەتەوەکانی دنیاە کە لە حاڵی ڕزگاری خوازی نەتەوەی خۆیاندا بوون نەدیتراوە، وێنەشی نییە. هەر سیر کە لە کوبانی و ئێستا ئەفرین ئەوانە ئەو شۆڕشی ڕۆژاوا چەند خصوصیاتی هەیە. خصوصیاتی یەکەمیان ئەوەیە کە ئەو شۆڕشە پارچەگەری دەرباز کرد. بۆ جاری یەکەمە شۆڕشەکانی کوردیدا ئەوانەیە کە پێیان دەڵێن شۆڕش کە شۆڕشی نەبوون هەمیشە کوتومە، بۆ جاری یەکەمە کە پارچەگەری دەرباز کرد. ئیدی ناڵن شۆڕشی کوردستانی سووریەی یا شۆڕشی ڕۆژاوا، چونکی دەو شۆڕشەیدا هەموو گەلی کورد بەشدار بوو، هەتا گەلی کوردیشی تێپەڕند. زاوەستا دێمە سەرەوەی ئەوە لێرە پارچەگەری دەرباز کرد مەسەلەکە بۆ کوردستانی. پاش پارچەگەری ئەوجار ناوچەگەریشی دەرباز کرد. مەسەلەکە لە ناوچەش چۆ دەرێ. تۆ فکر بکەوە تەماشا دەکەی پاش گرتنی منبەجێ 120 کچی عەرەب هاتن دەستیاندا ئەسلحە. ئیدەوە ناوچەگەریشی دەرباز کرد. لە ڕەقەی دوو فەوجی ئەسکەری کچی عەرەب پێک هاتۆ. ئەوە هەر لەوێژ نامێنێ. بۆیە دەڵم شۆڕش بوویەوە بۆ خوارەوە بۆ دێرزوریش ناوچەگەریشی دەرباز کرد. یەکی دیکەش ئەوەیە بۆ جاری یەکەمە بەو شێوەی کە شۆڕشی کورد بۆتە شۆڕشیشی ئینتەرناسیۆناڵ، هەم پارچەگەری هەم ناوچەگەری و هەم بۆ ئینتەرناسیۆناڵی. کەوا بۆمانە فاکتەری گرنگن بۆ ئەو سەرکەوتنی ئەو بەرخودانی کە ئێستا لە ئەفرینە. زۆر گرنگە. ئیلەتی چییە؟ بەدەیان هاوڵاتی ئەمریکایی و ژاپۆنی و کانادایی و ئەڵمانی و فەڕانسی و سوئێدی و چۆ هاتوون لەوێ شەهید دەبن. هەر ئێستا ئەو ڕۆکانە چەندین ئیتالیایی و نازانم نەڕوێژی و چۆ هاتوون دەچن بۆ ڕێپەیمایی درێژ لە لۆزانێ ڕا بۆ. بەڵێ سبێنن زیاتر لە 100 ئەکادیمیسیان هەموو سیاسەتمەدار لە سەرتاسەری دنیاوە. ئەوە چییە؟ ئەو بۆتە ئینتەرناسیۆناڵ. ئیلەتی ئەو ئینتەرناسیۆناڵش هەر ئەو فەلسەفە و ئەو ئیدۆلۆژیەیە کە نەتەوەکانی دیکەی دنیایش خۆی تێدا دەبینەوە. و ئەوە شتێکی زۆر چکۆلە نییە. ئەتۆ بزانە مێژووی چەند هەزار ساڵەدا مێژووی چەند هەزار ساڵەدا لە هیچ جێگایەکی دنیاە شتێک وەک کوبانی ڕوونێداوە کە نێوی ژن بێنێتە سەرێ. بۆ جاری یەکەم کە شۆڕشی کوبانی بە شۆڕشی ژن ناسرا. ئەم چەند جار باسم کردەوە لێرە دیسان دووپاتی دەکەم لە ئەفرین جێستە ئەم کوڕە گەنج و کچە گەنجانە هەن شەهیدەکانیش کە لە لووتکەی بەرخودانە گەشتنە گەشتمەردەیی هەر ژن بوون. تۆ تەماشا دەکەی فێمینیستە بەناوبانگەکانی دنیاە نامە دەنووسن بۆ ژنانی ئەفرینە کوبانی ببوورە. دەڵێن ئێمە بە ئێوە دەیندارین، قەرزدارین، قەرزەکەش و ئەوەندە گەورەیە ناتوانین بیرێنەوە. ئەوە بۆ ملەتێکی کە چوار پارچە کراوە
بە سەدان ساڵە ئینکار دەکرێت، بە سەدان ساڵە سەرکوت کراوە، بە سەدان ساڵە نەزان ڕاگیراوە، شتێکە کە لە دنیادا نمونەی نییە. بەڵێ باشە، هەڵبەتە دەوڵەتی تورک چاواشەکاری دەکات لەم شکستانەی کە هەیە، لەلایەک دەڵێ جارێک دەڵێ ئەمانە چەکی وڵاتانی دیکە بەکاردێن، لەلایەکی دیکە دوێنێ و ئەمڕاتون دەڵێن چەکی کیمیایی بەکاردێن، لەلایەکی دیکە دەڵێن قڕ و چڵپاوە. بەڵام با وەڵامی یەپەگە و شەڕوانانی ڕۆژاوا بەرامبەرەوە ببیستین پاشان دێمەوە بەڕێزت شرۆڤەی. باشە، چونکە ئەو سوالە زۆر مهم بوو. بەڵێ باشە، زۆر گرنگە کە دوای ئەمە وەڵام بدەیتەوە. بەڵێ بینەرانی بەڕێز، یەپەگە چاواشەکاری شەڕی چەپەڵی ڕژێمی تورکیا لە ئەفرین دەخاتەڕ و ئاشکرای دەکا کە دەوڵەتی تورک خۆی چەکی کیمیاوی بەکارهێناوە، ئەوەش بۆ ئەوەیە کە تا ئەو شکستانەی کە تووشی خۆی و تاقمەچەتەکانی بۆ لە ئەفرین بشارێتەوە. ناوەندی ڕاگەاندنی یەکینەکانی پاراستنی گەلی یەپەگا ئاشکرای کردووە. ڕژێمی تورک و تاخمە جیادیە چەتەکانی دوای ئەوەی لە ئەفرین شکستی گەورەیان لێدرا هاتوون بۆ شاردنەوەی شکستە ئابڕوبەرەکەیان چاواشەکاری دەکەن. هەواڵی ناڕاستی وەک یەپەگا چەکی کیمیاوی بەکارهێناوە بڵاو دەکەنەوە. لە ڕاستیدا ئەوەی چەکی کیمیاوی بەکارهێناوە خودی ئارتەشی تورک و تاقمە چەتەکانێتی. یەپەگا ڕاشیگەیاندووە ڕژێم و چەتەکانی لە مەیدانی جەنگدا کیمیاویان لە دژمان بەکارهێناوە، بەڵام هێزەکانمان زوو هەستیان پێکردووە و بۆ خۆپاراستن کشاونەتەوە و چوونەتە بەرزایەکان. بەڵام چەتەکانی ڕژێمی تورکیا کەوتونەتە نێو کیمیایەکە و ڕاستەوخۆ زیانیان بەرکەوتووە. یەپەگا دڵنیایی دەدات و جەخت دەکاتەوە بۆ پاراستنی گەل و وڵات لە حەق و مافی ڕەوای پاراستن زیاتر هیچ شتێکی دیکە بەکار ناهێنین. هاوکات بەکارهێنانی چەکی کیمیاوی لە هەر کات و سات و لە هەر لایەنێکەوە بێت شەرمەزاری دەکەین، جەختیش دەکەینەوە. هێزەکانی ڕژێمی تورک و تاقمە چەتەکانی توانای شەڕ و ڕوبەڕووبوونەوەی ئێمەیان نییە و دەرەقەتمان نایەن، بۆیە بۆ شاردنەوەی ئەو شکستانەیان پەنا بۆ بەر درۆ و دەلەسە و چاواشەکاری دەبن. لەسەر بانگەشەی ڕژێمی تورکیا کە گوایە شەڕوانانی یەپەگا لە ئەفرینەوە هێرش دەکەنە سەر خەڵکی مەدەنی لە کلێس و هاتای ژێر دەسەڵاتی تورکیا و تەبێژی یەپەگەی ئەفرین بروسک حەسەکەش ڕایگەیاندووە. دەوڵەتی تورک بە گرتنەبەری ڕێبازی چەپەڵ دەیەوێت ڕەوایی بە هێرشەکانی بدات. ئەو بانگەشانە دوورن لە ڕاستیەوە، هەر لە سەرەتاوە ڕایگشتیمان لێ ئاگادار کردوێتەوە کە بە هیچ شێوەیەک خەڵکی مەدەنی نابنە ئامانجی هێزەکانمان، بەڵکو ئەوە دەوڵەتی تورک و گروپە چەتە تروریستەکانێتی ئەو ڕێبازە چەپەڵانە دەگرنەبەر و لەو ڕێگایانەوە هەوڵ دەدەن شکستەکانیان بشارنەوە. بروسک حەسەکە ڕاشی گەیاندووە مەحاڵەکە هێزەکانمان خەڵکی مەدەنی بکەنە ئامانج، بەڵام مێژووی دەوڵەتی تورک و چەتەکانی لێوان لێوە لە تاوانی دژە مرۆڤایەتی و هەڵبەستنی درۆ و دەلەسا. بەڵێ بەڕێز حاجی ئەحمەدی، ئەوە وەڵامدانەوەی یەپەگە بوو. تورکیا بەڕای بەڕێزت بۆ پەنا و بەرەم درۆ دەلەسە و چاواشەکاریانە دەبە. دەبێت هەموو شتێکدا ئەسڵان ئەمە زۆر موافقی ئەو وەڵامەش نەبووم لێ دوانەکەی لە بەرچی لەتەکەی ئەوەیە ئەو دێهەوێ قەناعەت بە خەڵک بێنێ کە ئێمە ئەو شەکەمان بەکار نهێناوە. جارێ ئەوڵە نەو شەکە ناتوانێت هێزشی گری لا هەیە بێ هیچ سانیان لە هیچ چۆی دنیاە دەمێژوودا مافی مرۆڤ لە هیچ جێگایەکی نەدەیتراوە هێرشکار پەلاماردەر کە پەلاماری جێگایەکی دەی هێرش دەکەی سەر جێگایەکی بۆشی دیاری بکەیت کە بە چه ئەسلحەیەکی خۆی بپارێزێ، بۆشی دیاری بکەیت کە بە چه شێوەیەک وڵامی تۆ بداتەوە. شتیوا لە چۆ دیتراوە؟ ئەتۆ بە 100 تارەی شەڕێ ئەو هەموو تانگ و تۆپ و کەرەسەی ئیشەڕێک مۆدێڕنترینی ناتۆی دێنی لەوێ بەکار دێنی لە سێ لاوە دەوری خاکێکی چکۆلەت داوە بە تۆپ و بە تانگ و بە هەموو شتێک 72 فڕۆکەی جەنگی 72 فڕۆکەی جەنگی لە خۆت ناپرسی ئەخر ئەوە چۆن شتی ئاوە دە تاریخدا ڕوو نەداوە، بەڵام دوایە کە شکستت خوارد سەرکەوتوو نەبووی دە مقابل ئیرادەی ئەو گەلێدا. ئەوە ئیرادەی گەلە، ئەوە ئیرادەی گەلی ئەفرین نییە، ئەوە ئیرادەی گەلی کوردە، ئەوە گەلی کوردە نمونونەکەشی لە کوبانی دیترا. ئەوانە لەوێ عاقڵ نەبوون،
لەوێ عاقڵ نەبوون لەوێ تێنەگەیشتن کە ئەوە مەسەلەی کوبانی و مەسەلەی ئەفرین نییە مەسەلەی کوردە مەسەلەی هەر چوار پارچەی کوردستانە مەسەلەی کورد زیاتر لە 2 میلیۆن لە دیاسپۆرایە تۆ بزانە لە دەرەوە چ دەکرێت بزانە لە دەرەوە چ دەکرێت لە هیچ شارێکی گەورەی ئەوروپایە ڕۆژ نییە کە خۆپێشاندان و تەظاهورات نەبێ ئەوە گەورەترین کاردانەوەی بوو گەورەترین کاردانەوەی چی نەک هەر شکستی تورکیەی لە ئەفرینە لایەکەی دیکەشی سەرکەوتنیەکی لەویش گەورەتر ئەوەیە کە گەلی کوردی هێندەی دیکەی لە گنیزی کردەوە ئیدی مەسەلەکە لە چوارچێوەی یەک ئیدۆلۆژی و یەک بیر و باوەڕ و ڕاست و چەپ و ئەوە دەرباز کرد بۆتە مەسەلەی نەتەوەی بۆتە مەسەلەی نەتەوەی کورد ئەوە بۆتە مەسەلەیەکی جیهانیژەوە تا لە پەرلەمان بەڵێ لە ئیتالیا لە سویسرا لە وڵاتانی دیکەی ئیلەتەکەی ئەوەیە ئەوە لەوەی ڕادێک لەو یەکێتی نەتەوەی کورد ڕادێ کە وەزیری دەرەوەی فەڕەنسای چ دەڵێ وەزیری دەرەوەی سوئێدێ سەفەری خۆی بۆ تورکیای هەڵبەتە باسی وەزیری دەرەوەی فەڕەنسات کرد زۆر سەرنجڕاکێشە ئەمڕۆ کە بەشداری کاناڵێکی تەلەڤیزیۆنی بووە هەنی زۆر ڕاشکاوانە ئیدانەی هێرشەکانی دەوڵەتی تورکیا دەکات دەڵێ سنووری بۆ دادەنین زیاتر لەوەش چووە پەستنی شەڕوانان و قارەمانەتیان دەدا ئەمە وێستت پێچۆن ئەوە شتێکی کەموێنەیە بەڵام با لێرە شتێکی دیکەش بڵێن شۆڕشی کورد بەرخۆدانی کورد کارێکی کردو کە لە مەبارزاتی نەتەوەکانی دیکەشدا بێتەئسیری نییە بێ باندۆر نییە یعنی چی یعنی دەتوانین بڵێن لێرە ئەخلاق زیندوو بۆتەوە لێرە ئەخلاقی سیاسی زیندوو بۆتەوە ئێستا بزانە جارێمە باسی دەوڵەتەکان نەکەین ئەغڵب زیاتر بە پێی قازانج و مەسلحەت و بەرژەوەندی خۆیان حرەکەت دەکەن بڕیار دەدەن بەڵام ئەوڕۆ تەماشا دەکەی لە سویسێ زیاتر لە 2500 کەسایەتی سیاسی و هونەری و زانستی و چی هەستاوە پشتیوانی لەگەلی کورد ڕادەگەێنێ لە ئەڵمانێ ماوەیەک لەوە پێش هەروە هەمان شێو پارتەکانیش لە ناو پەرلەمانە بە هێما و دەسماڵی کوردەوە لە هەموو جێگای دنیاە لە هەموو وڵاتەکانی دنیا گەلەکان پشتیوانی گەلی کوردن ئەوەش ئیلەتەکەی ئەوەیە ئەو فەلسەفەیە کە کورد هەڵی گرتۆ و ئەو پرۆژەیە کە کورد کاری پێ دەکات ئەویش لەسەر بنەمای برایەتی گەلانە برایەتی نەکرد برایەتی گەلی کورد و تورک یا کورد و فارس یا کورد و عەرەب برایەتی گەلان سەرجەم مرۆڤایەتی و نەتیجەکەشی هەر بۆ سەرجەم مرۆڤایەتیە ئەو شەڕێک کە کورد کردی دژی داعیش ئەوە هەر دژی داعیش نەبوو دژی گەورەترین دشمنی مرۆڤایەتی بوو لەسەر کورەی ئەرزی بە ئەوانەی کە ئێستا نایەن هەوێ مەسەلەی ئەفرین ئاوا بینن چاوی خۆیان دەخوچێنن یا بۆ لایەکی کەسەوە لێ دەکەن با ئەوەندە ویجدانیان هەبێ ئەگەر کورد نەبایە ئەوڕۆ داعیش لە ئەوروپایە چۆن دەبوو داعیش لە ئەوروپایە لە هەموو وڵاتەکانی ڕۆژاوایە چۆن دەبوو داعیش کورد شکاندی من زۆر جوانم لەبیرە ڕۆژی ئەوەڵە بەڕێوەبەرانی پێکاکایی هەم بەڕێز جەمیل بایق هەم بەڕێز مراد قەرەیلان کوتیان داعیش لە کوبانی ڕادەشکێ وە قسەکەشیان باش دەرکەوت قسەکەیان ڕاست دەرکەوت کە هەموو دنیا دەیانوت کۆبانی دەشکێت ئەمریکاش کوتی هەموو کوتیان سبەینێ دوو سبەی دەکەوێ بەڵام ئەوان کوتیان داعیش لە کوبانی ڕادەشکێ و داعیش لە کوبانی ڕاشکە داعیش لە کوبانی ڕاشکە ئەگەر کورد نەبایە و ئەگەر گریلای کورد نەبایە و ئەگەر ئەو ئیدۆلۆژیە نەبایە لە چەند سەعاتاندا هاتن نیوەی عێراقیان گرت لە چەند سەعاتاندا هاتن سووریەیان گرت مقاومەتیان پێ نەکرا وەختێک کە نیوەی عێراق زیاتر گیراوە وەختێک کە سووریا ئەو بەڵای بەسەر هات تازە کورد ڕاست بۆەوە دەمقابل داعشیدا و ئەو بەڵای بەسەر داعشی هێنا گەلانی دنیاە حکوومەتەکانی دنیاە ئەگەر کەمێک خاوەنی ئەخلاق بن نابێ ئەو عملکردەی زۆر باش وانێکیان لەبیر بچێت زۆر باش هەڵبەتە هەر بۆ تەواوکەری قسەکانی بەڕێزت
دوێنێ لە ستراسبۆرگ لە بارگای پەرلەمانی ئەوروپا لە فەڕەنسا دوو کۆبوونەوەی زۆر گرنگ ئەنجامدران با لە ناوەڕۆکی ئەو دوو کۆبوونەوەیە گوێبیست بین پاشان زۆرێک لەو قسانەی بەڕێزت دەیکەی هەندێک لە پەرلەمانتارەکان کردویان. بەڵێ بینەرانی بەڕێز دوێنێ لە بارگای پەرلەمانی ئەوروپا بۆ ئافرین و پشتیوانکردنی دوو کۆبوونەوەی گرنگ ئەنجامدران وێڕای ئەوەی کە زیاتر لە 100 ئیمزای پەرلەمانتاران کۆکراوەتەوە بە توندی سەرکۆنەی هێرشەکانی ڕژێمی تورکیا بۆ سەر ئافرینیش کراوە. دوێنێ لە بارگای پارلەمانی ئەوروپا لە شاری ستراسبۆرگی فەرەنسا ژمارەیەک پارلەمانتاری ئەوروپا کە بۆ ڕاگررتنی هێرشەکانی تورکیا و پشتیوانیکردن لە ئەفرین کامپینی ئیمزا کۆکردنەوەیان ڕێخستووە بە ئامادەبوونی دەستگاکانی ڕاگەیاندن کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا کە نوێنەری ڕۆژاوا و باکووری سووریا لە فەرەنسا دکتەر خالد ئیسا و چەندین نوێنەری کورد ئامادەبوون، پارلەمانتارانی ئەوروپا زۆر بە ڕاشکاوانە سەرکۆنەی هێرش و لەشکرکێشی ڕژیمی تورکیایان بۆ سەر ئەفرین کرد و ڕایان گەیاند ئەو شەڕەی تورکیا دژی ئەفرین دەیکات پێشێلکردنی یاساکانی ئەوروپا و ناتۆ و کۆمەلگای نێودەوڵەتیە و لەسەر ئەوەش سەرکۆنەی هەڵوێستی ئەوروپا، ئامریکا، ناتۆ و رووسیا کرا. هەروەها وێ ڕایستایشکردنی بەرگری قارەمانانەی خەڵک و شەڕوانانی ئەفرین ڕاگەیەندرا لە ئێستاشتا لە ئەفرین تەرۆریست هەن، بەڵام ئەو تەرۆریستانە ئەفرینی نین، بەڵکو ئەوانن لەگەڵ ئەرتەشی تورکیا شان بەشان شەڕی ئەفرینیەکان و خەڵکی مەدەنی دەکەن. ئەمە و ڕاگەیەندرا لە کەمپینەکەیاندا کە بۆ ڕاگررتنی هێرشەکانی تورکیا و پشتیوانیکردن لە ئەفرین ڕێکیان خستووە تا ئێستا زیاتر لە 100 پەرلەمانتاری ئەوروپا ئیمزایان کردووە و ژمارەیەکی دیکەش واژۆی دەکەن. ئەمە و هەر دوێنێ لە پارلەمانی ئەوروپا کۆبوونەوەیەکی دیکە لە ژێر ناوی لە تورکیا پێشێلکردنی مافی مرۆڤ بەڕێوە چووە و تیایدا بانگ لە پارلەمانی ئەوروپا کرا لە بەرامبەر هێرشەکانی سەر ئەفرین بە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان هەستن. لە کۆبوونەوەکەدا بەرپرسی باڵای ئاسایشی ئەوروپا فدریکا مۆرگینی ڕایگەیاند لە هێرشەکانی تورکیا بۆ سەر ئەفرین زیانێکی گەورە وەبەر هاوڵاتیانی مەدەنی کەوتووە. دەبێت بشزانرێ هێرش بۆ سەر ئەفرین نابێتە هۆی باشتربوونی ئاسایشی تورکیا، لەبەر ئەوەی دەوڵەتی تورکیا شەڕی کورد بکات با هێزەکانی لە شەڕی دژی ڕێکخراوە تەرۆریستیەکان بەکار بهێنێت. بەڵام گوێڕای ئەوەش ناوبراو بانگەشەی کرد گوایە تورکیا لە مژاری شەڕی تەرۆر و پەنابەراندا هاوکار و کار دەکات. لەسەر ئەوە پارلەمانتاری هۆڵندی کاتیپری بە توندی ڕێخنەی لە مۆرگینی گرت و وتی لە تەموزی ساڵی 2016ەوە لە تورکیا بە هەزاران کەس دەستگیر کراون، هەموو ئۆپۆزیسیۆن و ناڕازیەک وە تەرۆریست دەبینرێت و ڕەوانەی زیندان دەکرێت. تەنها لەو چوارچێوێدا 500 کەس دەستگیر کراون. دەبێت ئەوە ببینرێت و لەسەری گوشار لە تورکیا بکرێت. پارلەمانتاری بەریتانی چارلز تانکۆیش وتویەتی نابێت شەڕوانانی کورد کە شەڕی داعشیان کردووە وەک تەرۆریست ببینرێت. پارلەمانتاری سیبیدی بودێل فالەڕۆیش داوای کردووە فرۆشتنی چەک بە تورکیا ڕابگیرێت و هێرشی سەر ئەفرین شەرمەزار بکرێت، چونکە هیچ پەیوەندێکی بە شەڕی تەرۆرەوە نییە. پارلەمانتاری ئیتالیش فابیۆ ماسیمۆ ڕایگەیاندووە هێرشی ئەرتەشی تورک بۆ سەر ئەفرین سەدان کوژرا و برینداری مەدەنی لێکەوتۆتەوە. پارلەمانتاری چیکیش یامۆر ستێتینا هێرشی سەر ئەفرینی وەک تاوان بەناو کردووە وتویەتی ئێمە هیچ کات بەناوکردنی یەپاگە وەک تەرۆریست قبول ناکەین، نابێت لەبەر بەرژەوەندی کوردان بەتەنیا بهێڵینەوە. پارلەمانتاری سلۆڤاکیا برانسلافسک پکیش ڕایگەیاندووە ئێمە باش دەزانین تورکیا پەیوەندی باشی لەگەڵ ئەلقاعیدە و گروپە تەرۆریستیەکاندا هەیە. بەڵێ بینەرانی بەڕێز یەکسەر دەچینە لای بەڕێز دکتۆر خالد ئەیسا نوێنەری خۆسەری دیموکراتی ڕۆژاوای کوردستان لە فەڕەنسا. بەڕێز دکتۆر ئەم کاتت باش هەم ئەو جوینانەیە کە لە پەرلەمانی ئەوروپا بەڕێوە چوون دوێنێ بەڕێزی شت لەوێ حازر بووی، هەم نزیکایەتی و هەڵوێستی وەزیری دەرەوەی ئەمڕۆی فەڕەنسا کە پشتیوانی لە شەڕوانان کردووە و سەرکۆنەی هێرش و داگیرکاری تورکیای کردووە، فەرمونون لەو بارەوە ڕاوەتان ببیستین. سلام ڕێز بۆ و هەموو تەماشاوانên تەلەڤیزیۆنەوە لەنیج دۆ سەری سبێغا حتا ئیرۆ دانێ ئێڤاری لە پشتی ئێڤاری هەفدیتن چێکردن بە نونەرên هەموو گروپên پەرلەمانê ئۆروپی de bejdar dibin di navan hemû hevdîtina de me rev ji wan re çorevekir lê ew jî bi rengekî eşkere yani vê êrişî dewleta Türk û
ئالیکاریوی بۆ تەرۆریستا ئەو بڕاست تالوکەت بینن بۆ حەمە ئەوروپا و بۆ ئارامیە هەرێمێدا پاشێ دۆی ئێواری ئەو ڕۆنشتنی چێ بوو بۆ بنرخینن ڕەوشە مافی مرۆڤان لە تورکیا برنگێک وجی ئێریشن تورکیا لەسەر هەرێما عفرینێ هەموو ئاخافتەوانên بەشداری بێ جبینێ بوون هەموو حکوومەتە تورکی سوژدار دکردن و دگوتن هیچ ڕێزی مافی مرۆڤە ناگرێ و هم ڕێزی ناگرێ ji قانونên navnetewîre dibe ew ke gerek helwesteke hemberî wê bête standin ba alî ser êrişî dijî herêma Efrîn jî gelek parlamenteran rahiştin ew pankartî ala xwezeriya demokratîk li Sûriya Rojava û li ser danîna Efrîn nebteneye her wiha başî ew berî wê jî konferansa çapmeniyê çêbibû nûnerên gelek grûpên Parlemanê Ewropî de herkî rahişte ew pankartek li ser danî şeyna û xerîta nexşa Rojava bû û li ser danî bûn Efrîn nebteneye ji bo vîya wî Parlemanê Ewropî hêdî bi pêş re diçe gob alî gob dibêje hem yek cih qebûl mebe ev dewleta Tirkî di nav Ewropiya de ji ber got rexnê nerxê Ewropî û prensîpî wî rêzê jêr nage ya dijî êrişî dewleteke cîran dibe ew wê bibe wê biryarek derkeve ew biryar jî wê alî nêzîkbûyî wê bibe û wê bêjine gerek ew hêzeke pir mezin şerekî newekevî de êrişî Efrîn dibe ji alî de we behsa daxaniyên wezîrê karûbarî derveyê Fransa kir Fransa helwestê wî gavek avête bo dijî ev êrişî Türkan li herêma Efrîn civînek ewarte jê xweste ji bo encumena ewlekariyê netewên yekbûyî nav vê çerçevê de em heta niha siyaseta Fransa gavek pêş de ye li gorî dewletên Ewropî ew îro jî ew wezîrî wan derê yek jê got wê ew çetên guhatine girtin li ba Qesedê li ba hêzên YPG û Qesedê wê ew li herêma gelê ew cinayetkirine yanî li Federasyona Bakurî Sûrî bidene dadek kirin û demek ew rengek ji rengê qebûlkirinê ye û etirafî bi saziyên vê Federasyona Bakurî Sûriyeyê ya بەڵێ بەداخەوە دیتن ji bo vî em hevî dikin û hemû dewletên Ewropî guhdar bikin li parlamenterên xwe li raya giştî li ragendinê ev êrişên Tirka li ser miletê me rawestîne û him alîkariya Tirkî ji terorîsta re bête sekinandin û piştgirî bêtir bête kirin ji bo hêzê me berxwedana mesiyên qîz û xortê me di cengê de em wan şan û şer هەلێندێ ملەتێ بەرخوا بدە سەرکەفتنیا مەیە. بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر خالید ئەیسا نوێنەری خۆسەری دیموکراتی ڕۆژاوای کوردستان لە فەڕەنسا کاتێکی خۆش بۆ بەڕێستان. بەڕێز حاجی ئەحمەدی قسەکانی کاک دکتۆریشت بیست بەڵام منەمەوێت پرسیارەکە وا بکەم هۆکار چییە بەم شێوازە بەرفراوانە خەڵک دێتە سەر خەت و ئێمە پێشتر 1970 کەسمان لێن فال کرا لە باشوور هەڵەبجەمان بەسەرداها 10,000 بارزانیمان بەسەردات لە 79 بەڕێزت ئاگاداری لە ڕۆژەڵاتی کوردستان ڕژێمی ئێران فتوایی جیهادی لە بەرامبەرماندا ڕاگەیاند بە هەزاران کەس کوژان بە هەزاران خرانە زیندانەوە لە باکوور بە هەمان شێوە لە شوێنەکانی تر ئێستا چی گۆڕاوە یا چی کاریگەری لەمە کردووە ئەوەتە لە بیرمان نەچێت نزیکترین شوێنی زۆر دوورچوین دوێنەی کەرکووک هۆیەکەی ئەوەیە ئەو فەلسفە و ئەو ئیدۆلۆژیەی کە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەبا وەکوتمان کە فەلسفەیەکە ئیدۆلۆژیەکە لەسەر بنەمای برایەتی گەلان دامەزراوە یەک ئەوە هۆی ئەسڵێتی دوو
ئەو شۆڕشانەی دیکەیە ئەو ڕووداوانەی دیکە کە لە کوردستانی ڕوویانداوە ئەکسەریان ناڵم هەمویان بەڵام ئەکسەری قاتەیان ڕێوەبەرێکی عەشیرەتی بووە بنە ماڵەیەک بووە بە پێی مەسلحەت و بەرژەوەندی خۆی هەر ئەوەش بۆ تێکەڵاوی لەگەڵ دنیای دەرەوە نەبووە تۆ لە باشووری کوردستان ئەوە چەند 26 ساڵە حکوومەت هەیە پێشەویش 15 ساڵ شۆڕش کراوە حتا کوردی پارچەکانی دیکەی کوردستانیشی قبوڵ نەکردووە سەهلە ببێتە ئینتەرناسیۆناڵ سەهلە کە ناوچەگەری تێپەڕێنێ سەهلە کە پارچەگەری تێپەڕێنێ تۆ گوێ لە قسەکانی ڕەحمەتی مەلا مستەفای بێت لە هەموو جگاش دەڵێ ئەمە عەلاقەیمە بە ئێران و بە تورکیە و بە فڵانەوە نییە ئێمە فقط بۆ باشوور باشووریش بۆ کوردستانی عێراق کوردستانی عێراق بڵێ یا ئەوانی دیکەش هەموو هەروەتر ئێمە بۆ خۆم کە ئەوەڵین نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێرانی لە دەرەوە بووم لە دەرەوە ئەو سیاسەتمان بڕەوە کەمە عەلاقەمان نییە بە تورکیە عەلاقەمان نییە بە عێراقێ ئێمە بۆ مافی خۆمان لە ئێرانێ تازە ئەوەشی سەر ئێستاش هێندێک حزبی کلاسیک هەنا هەر ئاوا فکر دەکەنەوە ئێستاش پێیان وایە کە هەر پارچەی دەبێ قۆڕغ بکرێ بۆ حزبێک یا بۆ دوو حزب یا بۆ چەند حزب ئیدی نازان کە بابەوە مەسەلەی دنیا لە دنیایە لە پارلەمنتەکانی وڵاتانی ئەوروپایە لە پارلەمنتی ئەوروپایە لە UN مەسەلەی کورد مەترح دەکرێت مەسەلەی پارچەیەک مەترح ناکرێ ئێستا ئەو هەموو فشارە ئەو هەموو زەختە کە لەسەر ئەفرینەیە دیسانەکانە لە مەعیاری ناونەتەوەییدا مەسەلەی کوردە مەسەلەی کوردستانە مەسەلەی ئەو ڕووداوانە کە لە کوردستانی ڕوویانداوە ئەوە هەموو بۆتە هۆی ئەوەی کە نەتەوەکانی دیکەش ئینسانە دێموکراتەکان ئینسانە حەقتەڵەوەکان ئەو ئینسانانەی کە پەیرەوی مافی مرۆڤن هەموو خۆیان دەو شۆڕشەیدا دەبینەوە بەڵام ئەگەرێمە لەوێ مقاومەت و بەرگریمان نەکردە ئایا ئەمانیش داهاتنە سەرخەت هیچ ئەوە نمونەی هەیە نمونونەکەی کەرکووکە لە کەرکووک مقاومەت نەکرا بۆ مقاومەتیان پێ نەکرا ئەو خەتای دەخاتە سەرەوی ئەو خەتای دەخاتە سەرەوی دەسوڵەتیشیدا هەردووشیان خەتابارن ئەمان ئەگەر 24 ساعاتیان بەرخۆدان کردبایە 24 ساعت لە دنیاە دۆستی کورد ڕادەبوون و مەسەلەکان وەک مەسەلەی کوبانی و وەک مەسەلەی ئەفرینی لێ دەکرد هەر ئاوا بەڕاحەتی نەداهاتن کەرکووکێ بگرن کە کەرکووک بە قسەیوان قوچی کوردستان بوو ڕۆحی کوردستان بوو ئەوان ڕۆح و قوچی کوردستانیان ئاوا تەسلیم کرد بەڵام کانتۆنێکی چکۆلەی وەک کانتۆنی ئەفرین مەسەلەی کوردی کردە بە تەواوی ناونەکرا دەوترا ئەو سیاسەتە حەکیمانە بووە بە ئەفرینیش تەسلیم بێ ئەوەی بۆ دەڵێ خۆڕەهبەرانی باشووری کوردستان زۆریان دیان کوت ئەو شۆڕشی چی لە ڕۆژاوایە ئەوە شۆڕژ نییە چونکی دزی و گەندەڵی تێدا نییە چونکی گەل کۆنترۆل دەبەر دەستی گەلدایە گەل ئەو شۆڕشەی بەڕێوە دەبا فەرخو جیاوازی نییە ئەمان پێیان هەرز نەدەکرێت ئەوان پێیان حەزم نابێ مەسەلەکە ئەوەیە ئەو شتانەنا کە بۆتە هۆی ئەوەی کە زۆربەی ئەو ئینسانە شۆڕش جێڕانەی کە لە دنیادان لە نەتەوەکانی دیکەش هەموو ئەو ڕۆکانە چاویان لە دوێنە چاویان لە کوبانی بۆ ئەوڕۆ چاویان لە ئەفرینەیە چاویان لە ڕۆژاوایەیە کە ڕۆژاوا بۆتە مۆتۆرێک بۆ ڕۆژهەڵاتی ناوین بۆ دێموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوین تفکرەوە بکەوە ئەگەر کورد بتوانێت لە باکووری کوردستان لە تورکیای مافی خۆی وەربگرێ تورکیا دەبێت وڵاتێکی دموکراتیک 100% دموکراتیک ئێستا ئەو هەموو مشکلاتێک کە هەیە کە یەکجێ 150,000 کەسیان لە شغڵی خۆیان دەرکرد 50,000 کەسیان کرد ئەو کوتایان دروست کرد نازام چی هەموو لەبەرەوەی بوو کە ئەو بەڵایە دیسانەکانە زیندووکەنەوە
شێوەیەک وەک شێوەی ژێنۆسایتی ئەتاتورک دیسانەکانە بێنەوە گۆڕێ خۆراکێک بوو بۆ فاشیزمی تورک بەڵام ئەگەر مەسلەی کورد ئاوا هەلبێ ڕۆژهەڵاتی ناوین ساهلە تەسیری دەبێت لەسەر تەواوی جیهانی سووەم دنیای سووە بۆ ئەمانی ژۆ پشتیوانیە ئەوانش پێوە ناڕەحەت بەڵێ ێ باشە هەر دوێنێ کۆبوونەوەیەکی گرنگ وەکەوەی پەرلەمانی ئەوروپا بەڕێوەچوو بەڵام ئەم جارە لە پەرلەمانی سوید ژمارەیەک لە پەرلەمانتارانی کوردیش لەوانە لە ناویاندا ئامینە کاکە باوەوە هەروە جەبار ئەمین بانگێشتی وەزیری دەرەوەی سویدیان کرد بوو راپۆرتێکمانێ لەو بارەوە پاشان دێمەوە گفتوگۆی زیاتر دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز بە ئەم راپۆرتەش سەبارەت بە کۆبوونەوەی پەرلەمانی سوید لەسەر هێرشەکانی عەفرین ببین وەزیری دەرەوەی سوێد خەت و مەرگوم وەڵشتڕۆم لە سەر لەشکرکێشی و هێرش و شەڕی ڕژێمی تورکیا و تەقمە چەتەکانی بۆ سەر عەفرین لەلایەن چەند پەرلەمانێکی ئەو وڵاتەوە لەوانە جەبار ئەمین ئامینە کاکەباوە ئەنی کالیلا بانگهێشتی پەرلەمان کرا پارلەمانتاران پرسیار و ڕەخنەی خۆیان و هاوڵاتیانی سوید و کوردیان لەسەر عەفرین گەیاندە ناوبراو چەندین پارلەمانتاریش بە ڕاشکاوانە ئەردۆگانیان بە تۆرۆریزم بە ناو کورد و وتیان هاوکاری چەتەکانی داعش دەکات ئەمەش گفتوگۆ و وەڵامدانەوەی گەرمی بە دوای خۆیدا هێنا و نزیکەی سەعاتێکی خایان هەروەها بە وتە و وێنە و بەڵگە بە ئامانجگرتنی مەدەنیەکان لەلایەن ئەرتەشی تورک و چەتەکانی خرانە ڕوو بە وەزیرەی دەرەوەی سوێد وترا تا پێتان کرا کچان و کوڕانی کوردتان لە شەڕی تەرۆر و داعشدا بەکوژدا کەچی ئێستا پشتان تێکردوون لە بەرامبەردا وەزیری دەرەوەی سوێد وتی لەسەر عەفرین بانگی باڵوێزی تورکیایان کردووە و نیگەرانی خۆیان پێگەیاندووە سەردانەکەشی بۆ تورکیا هەڵوەشاندۆتەوە و لە ڕەخنە و نیگەرانیەکانی پارلەمانتارانیش تێدەگات هەروەها وەزیری دەرەوەی سوێد وتی ئێمە نیگەرانین و کار دەکەین بۆ کۆتایی هێنانی هێرشەکە ئەوەشمان بە باڵوێزی تورکیا وتووە ئێمە لەگەڵ زۆر وڵاتی تر سەبارەت بە پرسی عەفرین کار دەکەین ڕەشی گەیان بە پێی لێدوانە پسپۆڕیەکانمان لە وەزارەتی دەرەوە تورکیان ناتوانێت بە بەهانەی مافی خۆپاراستن هێرشی خۆی بۆ سەر عەفرین بکات som vi ser framför oss. Och det är djupt oroande att de här stridigheterna mellan den turkiska regeringen och PKK nu. بەڵێ باڵحاجی بڕیاریش بابەتە کاک جەبارەمین یەک لەوانەی کە خۆی لێوێ بەشدار بوو لەگەڵماندا بەشدار بێ بەڵام دیارە گرفتێک هەیە لە لای بەڕێزیانەوەیە ئیتر بەرەبەرە گەشتوینەتە کۆتایی بەرنامەکە بەڕێزت پێ دوایە دۆخەکە بەرەو کوێ دەڕوە ئایا تورکیا پەراوێز دەخرێ دوای ئەم شکستەی لە عەفرین کورد قۆناغێکی گرنگتر لە خەبات و تێکۆشانی خۆی دەبڕێ دەراوەڵان دەپێشدا بە شتێک بڵم سپاس و شانازی بەکاری ئەو پارلمنتارانە کە لە پارلمنتی سوئێدێ کردویانە ئەوە هەر خزمەتێک نەبوو بەگەلی کورد خزمەتێک بوو بە واقعیەتی سیاسەتی سوئێدێش ئەوە خزمەتێک بوو کە ڕووی دێموکراسی سوئێدێکی لە دنیادا نیشاندا ئەوەی کە ئەفرین بۆ چۆ دەچێت ئەفرین یا مەسەلەی کورد لە ڕۆژاوا بۆ چۆ دەچێت ئەوە گرێدراوە بە چەندین لایەنەوە هەر یەک لایەنە نییە ئەوە ئەمریکایە ئەوە ڕووسە ئەوە ئێرانە تورکیەش دێهەوێ بەشێکی وەچەند کەوێ بەڵام هەرچی هەوڵ دەدا لە هەر لایەکی لێ هەر کەسێ دەخوا هیچی وەچەنگ نەکەوتەوە تا ئێستا و هیچیشی وەچەنگ ناکەوێ چونکی ئەردۆغان دە سیاسەتی خۆیدا شکستی خواردووە کەس احتیمادی پێ ناکە دوێنێ دیتمان دەگەڵ تیارەی ڕووسی بەرداوە چی دەکرد بە ڕووس دوێنێ دیتمان کە پوتین چه ئەکسول ئەمەلێکی نیشاندا نسبەت بە ئەردۆغانی پاشان دیتمان کە چۆن چوو تەعزیمی کێشا بۆ پاپای ڤاتیکان بۆ پۆتینی بۆ پۆتین دەدوایەدا ئێستا هاتووە ڕۆژ نییە دەگەڵ ئێرانێ گەورەترین دوشمناتی هەیە ڕۆژ نییە نەچێت ماچیشان نەکەوت دێت نە ئێران باوەڕێ بێوان دەکات نە ئەوانیش باوەڕێ بە ئێران دەکەن یا دەچێت بۆ ڤاتیکان پاپس ماچی دەکات مەسەلەن هەمووی ئەوانە دەهەوێ دەستکەوتێکی وەچەنگ کەوێ بەڵام هیچیشی وەچەنگ ناکەوێ ئیلەتەکەی چیە ئیلەتەکەی ئەوەیە کە سەردەمی فاشیزم تەواو بووە ئەردۆغانیش نانی فاشیزم دەخوا
ئەردۆغان هیچ دۆستێکی لە جیرانەکانی وڵاتی خۆی نەماوە لە یەکێتی ئەوروپادا دەبینین کە هیچ دۆستێکی نەماوە دەمە یاری دنیادا هیچ دۆستێکی نییە بەڵام دنێو خۆیدا بە کارتی فاشیزم یاری دەکا و ئەو قسانەی کە دەشیکا ئەو شعارانەی کە دەیدا هەمووی خۆراکە بۆ فاشیزم بەڵام بێخەبەرە لەوەی کە زمانی وای نەماوە ئەو سەردەمە خلاص بۆ سەردەمی فاشیزم خلاص بۆ لە کوێ وڵاتی دنیاە ئەوڕۆکانە دیکتاتۆری هەیە شۆڤینیستی هەیە بەڵام فاشیزم نەماوە ئەو ئێستاش خەون دەبینێ بە 100 ساڵ لەوە پێشی تورکیەی تەواوی هەوڵەکانشی ناشی شارێتەوە دەڵێ ئەوە داوای مووسڵیش دەکەن داوای نازانم چۆ دەکەن داوای حەلەب دەکەن نمونە دێنێتەوە دەڵێ لە باڵکان کابرایەکی پیر دەڵێن بە 100 ساڵە چاوەڕوانی ئەوەمان دەکرد بۆ نەهات بەڵام ئەو فکری بیری 100 ساڵ لەوە پێش دەکات بەڵام گەلەکانی دیکە حەقیان نییە بیری 800 ساڵ لەوە پێش بکەن کە تورک ئەسڵان هەر لەو منتقەی نەبووە هەر لەو منتقەی هەر نەبوون باش ئەوانە شەقیوان هەیە بڵێ تۆ دوێنێ هاتووی تۆ پێرێ هاتووی ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژوو ڕاست بۆ مێژوو دەبێت وا بێت بۆ ئاسیای ناوی خەڵک ئەوە حیسابانە دەکا بۆیە سەردەمی فاشیزم نەماوە بەڵام دیکتاتۆرەکان ئەوەی کە لە مێژووشدا دیتومانن هەتا ئێستاش جا تۆ چێ موسیلینی بگرە چێ فرانکۆی بگرە چێ هیتلێری بگرە چێ سەدام حوسێنی بگرە شای ئێرانێ بگرە ئەو دیکتاتۆرانەی ئەو ڕۆژ ئەو سەردەمەش هەموو لە یەک خاڵدا شەریکن چییە هەموو دەدرۆکردندا دە ئەحمەق ڕاگررتنی گەمژە ڕاگررتنی گەلەکەیاندا هەمویان شەریکن هەمویان بەوەی دەژین بەڵام دەرەنجامیان وشیان شکست بوو هیچیشان ناتوانن پێش بە ڕەوەندی مێژوو بگرن زۆر باشە بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی کاتەکەی من تەواو بوو زۆر سپاسی بەڕێز دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەین هەروە دکتۆر خالید عیسا لە فەڕەنساوە سپاسی دەکەین بڕیار بوو کاک جەبارەمینیش لەگەڵمان بەشدار بێت دیارە گرفتێک لە لای بەڕێزیەوە هەبوو سپاس بۆ هەموو لایەک تا بە یەگەشتنەوەیەکی دیکە ئەفرین سەر دەکەوێت شەو شەوگارتان خۆش بێت.